بەڵێ خۆشەویستان دووبارە سڵاوتان لێبێت ئێمە درێژە بە پرۆگرامی ڕۆژێکی نوێ ئەدەین ئەچینە لای تەوەری دووەمی پرۆگرامی ئەمڕۆمان کە باس لە تای ئۆتۆمبیلەکەین و کەمیشە باسمان کردو ئەڵێن کە ئۆتۆمبیل خزمەتێکی زۆری بە ئێمە گەیاندووە بۆ هەموو ئەو پێداویستانەی کە ڕۆژانە ئێمە هەمانە بۆ چوون بۆ سەرکارەکانمان ئۆتۆمبیل بەکارهێنین بەڵام گرنگە لەوەی کە ئێمەش بزانین کە چۆن خزمەتی ئۆتۆمبیلەکەمانەکەین هەر بۆ ئەوەی کە ژیانێکی سەلامەتمان هەبێت و پارێزراو بین. ئەمڕۆ باس لە تایەکانەکەین کە بەشێکی گرنگە لە ئۆتۆمبیلەکانماندا هەندێک جار بەهۆی هەڵەیەکی کەمەوە یاخود بەهۆی ئەوەی کە نزانین کە تایەکەمان خراپێکی تایە لەوانەیە زیانێکی زۆرمان پێ بگەێنێت و هەندێک جار کارەساتیش ڕوو بدات کە ببێتە ڕووداوێکی ناخۆش و لە هەموو ژیانماندا لە بیرمان نەچێتەوە. ئێمە ئەمڕۆ ئەمانەوێت زانیاری زیاتر لە سەر چۆنێتی هەڵبژارنی تایەکان بە پێی وەرزەکان بکەین و هەروە ماوەی بەسەرچوونی تایەکان و لەو کاتە شاکات دروست ئەکرێت بزانین کی بەسەر ئەچێت تایەکانمان بە میوانداری زۆر بەڕێز بورهانە شێخکەریم تایە فرۆش بەخێر بێت. زۆر بەخێر بێ کاک بورهان. سپاس بۆ ئامادەبوونی کەناڵە بەڕێزەکەتانەکەم و لێرەشۆ سڵاوم هەیە بۆ هەموو بینەرە بەڕێزەکان و بە تایبەتی شۆفێرانی بەڕێز دەستەکانە خۆش بێت زۆر زۆر بەخێر بێ. کاک بورهان ئەمڕۆ باس لە تایاکەین لە جۆرەکانی تایاکەین لە بەرهەمهێنانی تایاکەین و لە تایبەتمەندیەکانیەکەین بەڕێستان ماوەیەکی دوور و درێژە و شارەزایەکی باشتان هەیە لەم بوارەیە ئێمەش ڕۆژانەوەکو هاوڵاتیان لەوانەیە لەم بوارەی ئێوەیە شارەزایمان نەبێ بەڵام گرنگەوەیە کە بزانین باشترینەکان کامەیە بەڵام ئێستا چەندین وڵات و چەندین کۆمپانیا تایە بەرەمەیەنرێ بەڵام جۆرەکانی جیاوازە. ئێستا لە هەرێمی کوردستان و بە تایبەتیش لە چاری سلێمانی ڕۆژانە ئەو تایانەی کەیەتە لای ئێوە بەرهەمی شوێیە و ئێوە چۆن نەتوانن بە شێوازێکی باش لە کوالێتەکەی دڵنیا بن بۆی کە بیان بە هاوڵاتیان. سەبارەت بە مەسەلەی تایە زۆر تایە دێتە کوردستان بەڵام زیاتر ئەوانەی کەوا شۆفێرە بەڕێزەکان بەکاری ئەهێنن تایە سینیە. هۆکاری تایە سینیش بەکارهێنانی ئەوەیە پەیوەستە بۆی کە هەم هەرزانە بۆ شۆفێرەکان بە بۆنەی باری داراییەوە و دوایەوەش تایە سینی بێکێشەیە لە چی بەڵێ کەمتر سەرف ئەبێت بەڵام لە وەرگرتنی بڵانسا لە گوبنەدانە ئەمانش کەوا کۆمەڵی خەلەلن مادیات زەرەرەدەن لە شۆفێرە بەڕێزەکان. اینجا هەرزانن تقریبان هەندێک تایە هەیە کەوێتە نیوە قیمەتی تایەی یابانی یا فەڕەنسی یا ئەمریکی. زۆر باشە ئەمانوێ بزانین تایە ماوەی بەسەرچوونی هەیە؟ بەڵێ تایە لەسەری نووسراوە شۆفێرە بەڕێزەکان بە دوو ڕێگا ئەتوانن تایەکە بناسن کە ئایا تازەیە یا کۆنە. بە ڕێگای ئەوەی کە خوێنەواری هەیە لەسەری نووسراوە گەر پیشانیان بین لە هینەکەیە ڕقەمەکەی لەسەر تایەکە بە هەفتەی بۆ نمونە ئەنووسێ حەڤەی 23 ئەم حەڤەیە تەقسیمی چواری ئەەکەیت ئەکاتە مانگی چوار پێی ناوەتە مانگی پێنجی 23 لەو ڕێگەیەوە هەموو مشتریەک هەموو شۆفێرێکی بەڕێز ئەتوانێت ئینتاجی تایە بناسێتەوە. جا هەتا تایەش ئینتاجی تازە بێت ئەوەندە زیاتر بەرگە زیاتر ئەگرێت و تاسەی سیارەکەش خۆشترە و لەگەڵ ئەرزەکەشە لەگەڵ جادەکەشە زیاتر احتیکاک و تەماسکی پێڵێن واتە زیاتر یەکەگرێت و شۆفێرەکە و سەرنشینە بەڕێزەکانیش لە کارەساتی دڵتەزێن بە دوورەکەوت. زۆر باشە کاک بورهان بە بینە سەر جۆری ئۆتۆمبیلەکان و جۆری تایەکان لە ئۆتۆمبیلە گەورە بەهەڵگەکانەوە دەست پێ بکەین کە تایەکی زۆر تایبەتیان هەیە و وابێ بە شێوازێکی زۆر تایبەت دروست بکێچکەوان بارهەڵگرن و کێشێکی زۆرەکەوێتە سەر تایە. ئەو تایانەی کە بە ئۆتۆمبیلە بارهەڵگرەکانیان لای ئێوە بە شێوازێکی باش کوالێتێکی باشی هەیە و تایبەتمەندی باشی هەیە کە شۆفێرەکان مەترسیان نەبێت لەسەری عامەتەنی تایەکان وەکو عەرزم کردن عامەتەنی تایەکان کوالیتیان هەیە. یعنی بۆ نمونە کەمترین جۆری کوالیتی تایە بەرگەی ئەو پارەیە ئەگرێ کە پێی ئەدات بەڵام هەتاوەکو پارەی زیاتریدا بۆ نمونە ئەو تایە بریجستۆنی یابانی ببەستێ یا دەنلۆپی یابانی یا میشلانی فەڕەنسی ببەستێ یا گودێری بەریتانی ببەستێت ئەمانە حتمما بای پارەکە زیاتر ئیسیفادەی لێکا و زەمانتریشە. بەڵامی تر سەبارەت بە تایە ئایا کامە بۆ بار بەکارە هێندێ و کامە بۆ نەفەر بەکارێت خۆی لە تەنیشی تایەکە لی نووسراوە پی ئەگەر حرفی پیەکە هاوتا بوو لەگەڵ سێ شماری کە لەگەڵ یایەتی ئەوە ئەم تایە مختص و تایبەت بەکارە هێندێت بۆ نەفەرات
بەڵام ئەگەر کەسێک بۆ نمونە ئەوەتە نیسانێکە پیکابێکە باری لێدات تایەکانی ئەوان لێ ئەنووسێ ئێڵتی بەڵێ ئەبێ شۆفێری بەڕێزیش خۆی لەو بوارەیە شارەزایی هەبێت تایەیە کە ژمارەی پی پێوە بێ بۆ بار بەکار ناهێنێت کە ئەو کاتە ئێڵتی بۆ باری بچووک بەکارەهێنرێت و دوایەوە ئەگەر گەیشتە سیارە بەرزەکان وەکو لۆری و بینەکان لۆری و شاحینە گەورەکان ئەوە حرفی سیە کە لەسەری نووسراوە لە پاڵ ژمارەکەیە. بەڵێ کاک بوران بەرداوامە بین لە گفتوگۆکەمان بەڵام زۆر جاریش ئەم تایانە کە بەکارەهێنرێ کە دوایی کۆنە بێ نازانی چی لێ بکەین ئەبێتە پاشماوە یاخو زۆر جارڵێن ئەمە مادەی پلاسیکە یانە سووتێنرێ و جینگە پیسەکە لە ئێستا هاوکاران راپۆرتیشان بۆ ئامادە کردوین کە پیکەرسازێکی مەغریبی هەوڵیاوە لە تایە کۆنەکان بتوانێت کارێکی هوەری دروست بکات بابێ کۆبینەری بیمزین ئەو تانێک کە پێشتر بەکارات و دواتر کە لە کار کەوتو چۆن کاری لەسەر کردووە فەرمو. پیکەرسازێکی مەغریب بە بەرهەمی ڕسایکلین کارە هونەرەکانی دەنەخشێنێت و تایی لە کارکەوتو دەکاتەوە بەکاری هونەری کە ئاماژەن بە کەلتوری مەغریب لە حسنی کە هونەرمەندێکی مەغریبیە ئەو دەیەوێت لە ڕێگەی دروستکردنی کارە هونەرەکانیەوە ژینگە بپارێزێت و کارەکانی ببنە سەرچاوەیەکی ئیلهام بەخشی پاراستنی ژینگە بۆ نەوەکانی داهاتوو. ئەو هونەرمەندە لە وەرشەیەکی بچووکی شاری مەراکیش تایە لە کارکەوتەکان دەهێنێت و ڕسایکلیان دەکات بەکاری هونەری و بە وتەی خۆشی کارەکانی ڕنگدانەوەی بەشێک لە مێژووی ئەو وڵاتەیە کە پێوەی دیارە. شێری ڕەش و ورچ و دراگۆن و دووپشک و کورسی و مار و چەندان کاری تر لە کارەکانی ئەم هونەرمەندە کە لە تایە دروستی کردوون. ئەوەی پەیوەندی بە کارەکەمەوە هەبێت ئەوەیە کە ئەم بیرۆکانم لەکوێوە بۆیەت ئەتوانم بڵێم بیرۆکەکان هیچ تەمەنی مناڵیمە لەبەرەوەی باوکم هەم لە بوارەکەیە کاریە کرد ئەویش هەر ئەم مادە خامانەی بەکارهێنا بۆ دروستکردنی کارەکانی بە تایبەت تایی لە کارکەوتوو لەبەرەوە لە باوکمەوە وەک بۆ ماوەی بۆ ماوەتەوە و چانسی ئەوەم هەبووە کاری هونەری تیادا بنەخشێن. ئەو هونەرمەندە ئاماژە بۆ ئەوەش دەکات بۆ دروستکردنی کارێک نزیکەی هەفتەیەک یاخود چەند مانگێکی پێدەچێت پرۆسی کۆکردنەوەی تایەکانیش کاتی خۆی دەوێت. تایەکانم لە وەرشەی ئۆتۆمبیلەکانەوە دەسەکەوێت و هەندێک جار لە شوێنی ترکۆیانەکەمەوە هەر بۆیە مادەخامەکانی کارێکی هونەری کۆکەمەوە ئەوسا دەسەکەم بە دروستکردنی پەیکەرێک. هەفتانە ئیوی هونەرمەند پەیکەرسازی تایە نزیکەی 70 تایە کۆ دەکاتەوە لە پشت کارەکانی سروش هۆکاری بەرەوپێشچوونەکانێتی. ئەم کارە هونەریانە توانای زۆری ئەوێت بە تایبەت لە ڕووی توانای جستەیی و مێشکەوە پێویستی بە سەرچاوەکی گەورەی ئیلهامی هونەریە. من تاکە کەسم لە مەغریب هەستاوم بەم کارە و کارەکانم ئەتوانرێت بەراورد بکرێت بە زۆرێک لە کاری هونەرمەندەکان لەسەر ئاستی جیهاندا کە لەم بوارەی منە کارەکەن. ئەم هونەرمەندە پێی وایە ئەگەر چەندین هونەرمەندی تر وەکو ئەم کاریان بکردایە ئێستا بەشێکی زۆری ئەو تایانی کە لە مادی پلاستیک دروستکراون ناچوونە ژینگەوە و ژینگەیان پیس نەدەکرد. بەوتەی خۆشی کارەکانی لە فەڕەنسا و بەلژیکا و چەندین وڵاتی تر نمایش دەکات و سەرنجی جیهانیان پێڕادەکێشێت بەڵام وەکو خۆی دەڵێت کارەکەی بێوێنەیە و ئەوە کارێکە بۆ گۆڕینی بیری گەنجان بۆ پاراستنی ژینگە لە زیانەکانی مادە پلاستیکیەکان.
دەستخۆشی بۆ هاوکارانم بۆ ئامادەکردنی و ڕاپۆرتە بە هیوای ئەوەی کە بتوانن لە پاژماوەی ئەم تایانە نەبێتە زیان و نەبێتەوەی کە بۆ ژینگەکەمان گرفت بێ ئاوا هەڵبوو نەرمەندان کاری هوەری لێ دروست بکەن ئێمە دوایش لەسەر بابەتی ژینگەی قساکەین کە ئایا زیانەکانی چیە کاگوران لەوانەیە باشتر ئاگادار بێ کە خەڵکێکی زۆر هەیە کە بۆ کۆمەڵە مەبەستی تایبەت بەکارێنی بەڵام ئێستا دوو تایەمان لەوانە هێناوەتە ئێرە کە کاکبوران بۆمان باسکە کاکبوران ئەگە باسێکی ئەم تایەمان بکەین چی جۆرە ئۆتۆمبیلەکە و تایبەتمەندیەکانی چییە؟ ئێستا ئەم تایە وەکو نەخش پێڵێن نیوجەبەلی بۆی سێ جۆر نەخشمانەیە نەخشی وردمانەیە کە بۆ نەفەرات بەکارەهێنرێت حرفی پی لەسەر نووسراوە ئەوە تاسەی نەرمە ئیتر لەسەریشی نووسراوە چەند کیلۆ بارەکات لە تەنیشتیا لێی نووسراوە بۆ نمونە لە تەنیشتیا هاوکارانم بتوانن بەڵێ لێرە ئەگەر وردیکەی تۆ خۆ چاویشم باش نبینێت لەم حرفانان لێی نووسراوە کە چەند کیلۆی لێبار ئەکرێت بۆ نمونە 350 کیلۆی لێبار کەواتە هەر تایە ئەگەر 350 کیلۆی لێبار کرێ بە چوار تایەکە ئەکاتە 1200 کیلۆ زۆر باشە چکە لەوەی کە کیلۆکەی لێ دیاری کراوە خێرایی کیلۆمەترەکەش لێ دیاری خێرایی کیلۆمەترەکە بە حرف دیاریەکرێ بۆ نمونە ئەو لای خۆمان بەعام ئێج بەکارەهێنن ئێج خێرایی کیلۆمەترەکەی 210 کیلۆمەترە 200 بەرەو سەرەوە بەڵێ 200 بەرەو سەرە ئیتر حرفەکانی تر بەرەو خواردترن وای بەرەو ژوورترە ئەو حرفە بە زۆری خۆمان ئێج بەکارێنین باسیشی ئەم خەتەمان بۆ بکە کاکبوران ئەم سەبارەت بەم خەتسپیە تەنها بۆ جوانکاریە باشە ئەم خەتسپیە تەنها بۆ جوانکاریە و کۆمەڵە لە گەنجانی خۆمان لەسەر هەندێک لە سیارەکانی بەسن ناوە پەیوەست نییە بە کوالیتی و چاکی تایەکەوە بەڵام مارکەی تایەکە خۆی دەلالە لەسەر چاکەکە زۆر باش وتمان تایەکان ماوەی بەسەرچوونیان هەیە ئەگەر ئەم تایە لە کۆگایە بێت و بەکار نەهات بێت ماوەی بەسەرچوونەکەشی تەواو بوو بێت ئەتوانین ئەو تایە بەکاربێنین بە کوێرەی شەریکات فەرقەکات لە 5 ساڵ بۆ 10 ساڵ ئەگەر لە کۆگایەکە بە شێوازێکی ستاندارد هەڵبگیرێت بەڵام ئەگەر لەبەر خۆرا هەڵبگیرێ لەوانەیە پاش ساڵێ لە کۆگاشە بۆ نمونە لە شوێنێکا بێت کە خۆ لینەیە ئەوەندە تەڕەشۆی نەبێتکەوە ئەم تایە ئیستیهلاک بێت و ستۆک ببێت هەموو شۆفێرێکی بەڕێزیش ئەتوانێت خۆی لە لای خۆیەوە سەیری بکا بزانێ ئایا تایەکانی کاتی بەسەر چوەیانە لێرۆ کە خەتخەتی تێبوو یا درزی بچووکی تێبوو یا ئەمانەی داخوران ئیترەوە بەڵگەیە لەسەرەوە تایەک بەکارهێنان کاکبوران لەوانەیە ئێستا زۆربەی هاوڵاتیان تایەکی زیادە هەیە کە پێڵێن تای سپێر لە ناو ئۆتۆمبیلەکانە ماوەی چەند ساڵێکە هەر داشی نەگرتووە بەکاریشینێنەوە ئەم تایە وادەی بەسەرچوونی هەیە یاخوو بەکارهێنانەوەی سەلامەتە یاخود چۆن باسی باحی شێوازیەکە و تاییکەوە لە سدو قەدای ئەنێن و وەکو سپێر و 10 ساڵ یا 8 ساڵی بەسەرا ئەڕوات بەکارهێنانی زمانی حیاتی نەخۆی نەسەر نشینەکانی ناکات یعنی خراپ جا لەبەرەوە بەکاری نێنێ بەڵام زۆر بێ لە شۆفێرە بەڕێزەکان بۆیە دای ئەنێن ئەڵێن سیارەکەمان سفرە و نەڕۆشتووە زۆر باشە مەبەستی ئەوەیە زۆر باشە بەکارهێنانی تایەکی ئینتاش تازە زۆر باشتر لەوەی کەوا شەریکەی و لە سپێرەکەی دانراوە زۆر باشە با بینە سەر گۆڕینی تایەکان لەگەڵ وەرزەکاندا لەگەڵ گۆڕانی وەرزەکان پێویستە چۆن تایە ئۆتۆمبیلەکان لە لای خۆمان لەبەر ئەوەی وەرزەکان زۆر فەرقی نییە و اینجا وەرزی سەختیش ڕوومان تێناکە بیللا مەگەر لە مەنتیقە شاخاویەکانە لەبەرەوە تایەکان MAC لێ نووسراوە کە بۆ 4 فەسڵە بەکارهێنرێت بەڵام ئەمەدێ لە سیارەکان و شۆفێرە بەڕێزەکانمان کە ئاموشەی سنوورەکان و شوێنە سەختەکانەکەن دێن بە گوێرەی سەختی مەنتیقەکەی خۆیان داتەڵەبی تایەکەکەن زۆر کەس کە دێتە لای من پێڵم بۆچی بەکاریێنی وە کوێی پێچیت کاتێک کە شوێنە سەختەکان و شاخاویەکانی پێچێت هەیە لەو فولجەبەلی ئەدەینێ بەڵام ئەو فولجەبەلیە بۆ شوێنە سەختەکان زۆر باشە بە تایبەتی بۆ بەفر و بۆ سەوڵبەندان بەڵام بۆ سەر جادە و ڕێنێتە ڕەوری جادەکە دێنێتە ناو سیارەکە و تۆزێ ئیزعاجە لەوە خواردتر ئەم نیوجەبەلیانەیە کە ئەمە بۆ سەر جادەش ئەبێت و بۆ شوێنە سەختەکانیش ئەبێت بەڵام هەر بەقەدەر ئەو بەقووەت نییە داوەتوانین بڵین بۆ کۆمەڵی ئۆتۆمبیل کە شاخاویەکانەوە بار هەڵگری بار بچووکن باشە کاکبوران با باسێکی جیاوازی ئەو تایانە بکەین بۆ نمونە لە وەرزەکانە بۆ نمونە ئێستا لە وەڵیشا ئاماژەم پێیا بۆ لە وەرزی هاوینا تایەکان لەوانەیە
هیچ گرفتێکیان نەبێ بەڵام گەرماکە شەرزیانی هەیە هەڵ ئاوسان دروست هەبێ جاری وایە تاکە گوپەیە ئەمانە زۆر جار هاوڵاتی پشتگوێخە ئایا ئەمە مەترسیە بێ لەسەری باجارێ لەسەر وەرزی هاوینەکە بین ئەنج دوای ئەوە هینە سەر وەرزی ستانەکە سەبارەت بە ستاندارد پێویستە هەموو شۆفێرێکی بەڕێز لە مانگێکا چێکی تایەکانی بکە چێکی هەوای بکە لەسەر لاتەنیشی تایەکە وەکو تعلیمان نووسراوە کە چەند پاوەنی تێکرێت بۆ نمونە بۆ سیارە بچووکەکان لە 32 پاوەن سیارەمان بناوەندەکان 40 پاوەن هەندێک سیارەی تریش ئەوانەی کە بار بۆ بار بەکاریانە هێنن ئەوانە هەتا 6 هەتا 80 پاوەن تێەکەن جاگەرە و تایانە پاوەنی لە هین کەمتر بێت ئەبێتە هۆی داخورانی تایەکە لە هاوینیشە بۆ نمونە کە تۆ لی نووسراوە 40 پاوەن هەوای تێ بکە شۆفێری بەڕێز ئەبێ 34 تێ بکە لەبەرچی لەبەرەوەی پەستانی هەوا لە هاوی نازیاوەکە ڕاستە ئەگەر 45 لێ نووسرا و ئەبێت دائیمەن 4 بۆ 6 پاوەن احتیاط بۆ گەرمیەکە دابنێت باشە باسێکیەوە بکەین ئەو ساتایەمان هەبوو چوپی هەبوو بەڵێ ئێستا کەمترین ئەو تایانەمەوە کە چوپی هەیە هەمووی ڕاستەخۆ هەوای تێکرێ ئەم تایانە کە باشترن کە چوپیانیانە و چوپانی کۆنتر باشتر بوون ئەو تانی کە چوپلێسن چاکترن چوپلێسن هۆکارەکەشی پێیوەست بەوە بۆ نمونە گەر شۆفێرێکی بەڕێز لە دووری ئاوەدانی لە دووری پەنچەرچی لە دووری ناوشار یا شوێنی نیشتەجێبوون لێی بقەومی ئەو تایە تا 50-60 کیلۆمەتر وردە هەواکەی دائەبەزێت بەڵام کاتێک کە پەنچەر بوو یەکسەر پەنچەر بوو هەموو هەواکەی دائەبەزێت بە تایبەتی چوب بۆ ئەو سیارانە بەکارەهێنرێت کە ویلەکانیان دوو پارچەیە ئێمە پێڵێن ڕنگ بەڵام ویلی ئەم سیارە لە 195 سیارەکانی ئێستا هەمووی ساجن واتە یەک پارچێ و بۆ چوبلێس بەکارێنێن و تایەکانی خۆی لەسەری نووسراوە تیوبلێس واتە تیوبلێس یعنی نابێت چوپی بۆ بەکار بهێنرێت زۆر باشە شۆفێرەکان چۆن وا بکەن کە تەمەنی تایەکان درێژ بکەنەوە تەمەنی تایەکان تەنها بە چێکردنی تایەکانیان یەکەم چێکردنی هەوای و دووهەم حاڵەت کەوا شۆفێری بەڕێز زۆر بیزانێ ئەوی ژەوەیە لە 8 بۆ 10,000 کیلۆمەترە تایەکانی پێشۆ بێنێ بۆ دواوە با بۆ پێشۆ بەڵام بە شێوازی زەڕب چونکە داخورانی تایەک لەلایەک بۆ فەرقەکە بەڵام ئەگەر لە 8,000 بۆ 10,000 کیلۆمەتر توانی ئەم تایانە تەبادل پێ بکە لە ئەنجامە داخورانەکان تەوزیع بێ بەسەر 4 تایەکە ئەتوانێت لە جیاتی ئەوەی لە ساڵ و نیوێکە ئەو جوو تای پێشۆ بگۆڕێت ئەتوانێت لە 2 ساڵە هەر چواری بگۆڕێت باشە بینە سەر هەوا کاک بوران هەیە ئێستاڵێ تایەکانم نایترۆجینی تیەکەم بەڵێ تاسی نەرمترە خۆشترە بۆ سیارەکەم ئازێتی کەمترە بێتەوە هەندێک کەسی شێر هەوای ئاسایی تیەکات جیاوازیەکانی چیەمە سەبارەت بە مەسلەی نایترۆژینی ئۆکسسیژین زۆرێ لەو شۆفێرە بەڕێزانەی کە تایەی سیارەکەیان تۆزێ تاسێ ڕقە دێن نایترۆژینی تێئەکەن لەبەرەوە هەوای نایترۆژین سووکترە باشە پەیوەستە بەوە تاسەی سیارەکە بەڵامی تر لە هەموو شوێنەکە نایترۆژینی دەست ناکەوێت بۆ نمونە لە لای شوێنەکە پەکێکەوە پەنچەرچێک مەجبورە هەوای تێکە کە هەوای تێکردن هەوا ئۆکسسیژینەکە جێگەی نایترۆژینەکە ئەگرێتەوە جا لەبەرەوە وەکو بەرنمەیەکی عملی نییە لە لای خۆمان زۆر باشە بەڕێز ئاماژەت بۆ کرد کاتێک کە شۆفێرێکیە بۆ لای تۆ ئێوە تای ئۆتۆمبیلەکەی بگۆڕێت تۆ پرسیاری لێ ئەکەلەوەی بزانانی ئەم تایە بۆچی بەکارێنێت کەواتە تا چەند گرینگە ئێوە هەست بۆ پرسیارەتێ بکەن یاخود ئەوان دیکەش لەوەی کە بزانن شۆفێرەکە ئەم جۆرە تایە بۆچی بەکارێنێت و زیاتر بەکوایە هاتوو چۆکات زۆرینەی معاملاتەکانی لای خۆمان خەڵکی لەسەر سیقەت هینیەکات بۆ نمونە شۆفێرێکی بەڕێ دێتە لای من ئەڵێ 4 تایان بۆ بەسە چاک بێت لێراکەوێتە سەر ویژدانی من لەبەرەوە عرفی کۆمەڵایەتی ئێمە ژوایە کوردی خۆمان متمانەی بە یەکتری زۆرە لە بینیە ئەڵێ خۆت و ویژدانی ئەڵێ خۆت و ویژدانی خۆت بەبێ خوێندنەوەی ئینتاجی بەبێ خوێندنەوەی چەند کیلۆی لێبارەکرێت چەند پاوەنی لێ نەکرێت بەڵام داوا لە شۆفێرە بەڕێزەکانەکەم عەلەل ئەقل تعقیبی ئەوە بکەن کایە ئینتاجیم تایە چەنەیە شایە لەوانەیە ئەو کەسە تایەیەکی لابێت 2020 بێدای نابێت بە شێوازێکی ستانداردی شەڵ نەگیرابێت سیرەکەی بۆیە بەسێ لە ئەنجامە ئەم شۆفێرە بەڕێزە زەرەرەکات یا بێتە دروستبوونی کێشەی کۆمەڵایەتی لە بینی ئەم دوو نەفەرە
جا لەبەرەوە تایە ضرورە سەیری ئینتاجەکانی بکرێت زۆر ضرورە شۆفێرە بەڕێزەکان لە ئینتاجی تایە بکۆڵنەوە. باشە باشە. هەندێک شۆفێرمان هەیە بە تایبەتی لەوانەیە ئەوانەی کە بە تایبەتی لە خەتاییشەکان تەکسیەکان باس بکەین. 4 تایەکەی 2 تای لە نوعێکە تایەکیان لە نوعی کێ تایشان لە نوعێکی کێ. ئەمانە تا چەند پێمان خۆشە ڕوونکردنەوە ئایا گرفت بۆ دروستەکە یاخود تا چەند گرنگە بە پێی جۆری تایەکان ببەسرێت. یەکەم حاڵەت تایەکانە بێ هەموو هەر چوارەکەی یەک سایز بێ. باشە ئەگەر بۆ نمونە 15 بە 195 بە 65 بوو ئەبێ لێرە ئەبێ هەر چوار تایەکەی وابێت. ئەگەر لایەکی تۆزێ نزمتر بوو ئەوە بەلایەکە وەریەگرێت و لەوانەیە حەوادیسێکی زۆر نەخوازرا و ناڕەحەتی لێ بکۆڵێت پەشیمانی زۆر ناڕەحەتە. جا لەبەرەوە بەڵام بە شێوازێکی ورتر ئەگەر هەر چوار تایەکە هەمان نەخش بن زیاتر بە جادە ئەگرێت. بۆ نمونە ئەم تایە لەگەڵ تایەیەکی ترا جادەکردنەکەیان جیاوازە. شەریکار وا دروستیەکە بۆ نمونە جادەگرتنی ئەوە زیاتر بێ لە یەکێکی تر. جا کاتێک کە تۆ دێی لێرە دانەیە گێنی لێوێ دانەیە گێری بە شێوازێکی وردی کەی تۆ کێشە دروستەکات. بۆیە هەر چوارتایەکەی لە یەک نەخش بێ باشترە و یەک سایزیش بێ باشترە. هەنێجار تێبینی ئەوەمان کردو کاتێک کە شەفرێک دووتایەکی پێشەوە یاخود دووتایەکی دواوەی کەمێک بەکار نایە ئیتروتێک ئەچێت دووتایەکان ئاڵوگۆڕەکات و دووتایی تازە ئەکرێت ئەمە تا چەند دروستە؟ ئەخر بۆیە من لە سەرەتا پێم وتم شۆفێرە بەڕێزەکان ئەگەر لە 8,000 بۆ 10,000 کیلۆمەتر تایەکان پاش و پێش بکەن وەزەربی پێ بکەن بۆ دواوە بە یەکۆ تەواوە بێت. بەڵام ئەگەر پیاش و پێشی پێنەکرد و ئیهمالی بکەن لە ساڵێکە لە 20,000 کیلۆمەترا تایەکانی پێشوی کۆتایی پێێت. دوایی مەجبورە بچێ سیرەکە ئەو شەریکەی دەست ناکەوێت لەبەرەوە بۆ باری دارایش هەوڵەدا جووتێتر لە نەوعێکی تر ببەستێ ئەوە کارێکی باش نییە. بەڵام ئەگەر ئەو ڕێنمایی ئێمە جێبەجێ بکەن تایەکان پاش و پێش بکەن کە ستاندارد 8,000 بۆ 10,000. باشە کاک بران بابەتی کە هەیە فەرمودانی شەبووی کە بتوانین چەند پرسیاری کەش بکەین دەستخۆش. هەندێک لەم ئۆتۆمبیلە نوێیانەی کێسە هاتوون لە ڕێگەی کۆمپانیەکانەوە. ئەمەنە وەستاون بۆ نمونە لە وڵاتێک ئەمەنەیان وەستاندون لە بەرەو خۆرە لێرەش هاتوون ئەمەنیان وەستانون ئەڵێن ئۆتۆمبیلی سفرە. زۆربەی هاوڵاتیان من زۆر کەسیان پرسیاری ئەڵێ ئۆتۆمبیلەکەم کڕیوە بەڵام سێرم کردوە تایەکەی خوارە یاخود تایەکە ئەمەنە وەستاوە لەسەر لایەک گوپیاوە یاخود ئەمە تا چەند گرنگە ئێمەکە ئۆتۆمبیلێکڕین ئەڵێن تازەیە بەڵام جۆش بین بۆی کە تایەکانی ئایا باشە یان خراپ. گرنگترین بەشی سیارە تایە چونکە هەم ماڵی تۆی لەسرە هەم حیاتی خۆت و شۆفێرە بەڕێزەکان و خەڵکی لەسرە ڕاستە لە ئەنجامی تایەیە کا تۆ حەوادیسێک ڕووەدا چەند کەسانێک ئەبنە هۆی مردنیان. جا لەبەرەوە ئەو سیارانەی کە لە دووبەیەوە دێن وەستێنراون بە زۆری لەبەر خۆرا ئەوەستێنرا تایش کە لەبەر خۆرا وەستێندا ئیتر حساب بۆ ئینتاجەکەی ناکرێت. با 22 بێ ئینتاجی ساڵێ بێ دروستکرا بێ بەڵام کە لەبەر خۆرا دانرا ئەم کارلێکی ئەشیعەی شەمسیە لەگەڵ یا تاسیراتی لێکا وای لێکات تەمەنی تایەکە زۆر کەم کاتەوە. اینجا لە ئەنجامی وەستانی ئەو سیارەشا لە شوێنێکە ئەبێتە هۆی ئەوە ئاستێکی تایەکە بقوپێت ئەوەتانێک کاتێک کە ئەڕوات سیرەکەی خوارە و تەپەتەپی دێت. جا لەبەرەوە ئەو سیارانە تایەکانیان بگۆڕن باشترە. زۆر باشە ئەو شۆفێرانەی کێن بۆ لای ئێوە تایەکانیان نەگۆڕن ئەو تایانە کە ئەمێنێتەوە ئێوە لە دوایە چی لێ ئەکەن و بۆچی بەکارێتەوە؟ ئەو تایانەی کەوا ئەمێنێتەوە حەقیقەتەن خۆ ئێمە شارەوانی هەندێکی کۆکاتەوە بەڵام ئەوەی کە ئێستاینە ئەو تایە کۆنانە بەهایەکی کەمی هەیە بۆ نمونە بە تەن ئەفرۆشتێت ئیتر ئێمەش دایەنین بۆ خەڵکی تر هەیە سیارە هەیە تایبەت یەن ئەیبەن ڕیسایکلین یەکەن ئەیکەن بە شوێنی یاری تاتان و ئەمانە بەکاریهێننەوە. باشە یا لەبەرەوە ئەرکیمان لەسەر ئەوان لێ سووک بووە لەوانەیە ڕۆژی 4-5 لۆری تایە لەو مەنتیقا ئەوان کۆی کەنۆبی بن کار ئاسانی بۆ ئێمەیە. بابەتیش کا بوو خۆت وتە حەزب کرد قسەی لەسەر کەمەندێک کەسەی با لە باخوشدا بەکارێنێ چکەم تایانە بێم بزانین کە ئەمە ئەگەر بشمێنێتەوە لەگەڵ خۆرە و چۆن زیانی ئەبێ بۆ ئێمە. لێرە ئامۆژگاریم بۆ شۆفێرە بەڕێزەکان و بە تایبەتی بۆ عامەتەنی خەڵکانی کوردستان کە ئەوانەشی کە باخیان هەیە. ئەم تایە کۆنەکە ئەیبەن زۆر کەزیە بۆ لای ئێماڵێ چەند تایەک مێ بۆ باخ. جا کاتێک کە ئەو لێرۆ چووە لە مەنتیقەیەکی دوورە دەستا شوێنێکی سروشتی بۆ خۆی بنیاد ئەنێت معنای نییە ئەو بێ بچێت تایەکە مەوادی کیمیاویت هەیە تێکەڵی چیمەن و دار و درەختەکەی بکات. چونکە ئەو تایانە
ئەشیعە دەنەوە مەوادی کیمیاویە زەرەر بە خاکەکە ئەگەێنێت جا لەبەرەوە ئامۆژگاریم بۆ ئەو کەسانەیە کە باخیان هەیە تایە نەبن بۆ ڕاگر بەکاری بهێنن لە جیاتی ئەوە قڕ یا بەرد یا بلۆک بەکاربهێنن دەسەکانە خۆش بێ کاک بوران سپاس بۆ ئامادەبوون زۆر خۆشحاڵ بووین کە لێرە ئامادە بووین کەوای ئەوەی کە ئێمە وەکو هاوڵاتیان چۆن ئاگامان لە ئۆتۆمبیلەکەمانە بتوانین بە شێوازێکی باش پرس بکەین هیوادارم کەمترین ئیسیفادەم بە خەڵکی خۆمان گەیاندبێت دەسەکانە خۆش بێ زۆر زۆر سپاس بۆ سپاس ئامادەبوون